جارێکی دیکە گرفت بۆ موچەی بەشێک لە وەزارەت و بەڕێبەراتیەکانی سنووری پارێزگای سلێمانی دروست بۆتەوە بە پاساوی نەبوونی پارە لە بانکەکان و نەبوونی داهات موچەی بەشێک لە شارەوانیەکان و خانە نشینان تا ئێستا دابەش نەکراوە. نازانم بەڵێن موچەنیە من خۆم عەقڵم نایبڕێ و بە مناڵێکی ساواش بڵێ عەقڵی نایبڕێ شکل لە نەوەیەکەوە داهات زۆر زۆرە و ئەمانە کەس نازانم داهاتە چی لێ یەکەن و من سەبەبی ڕئیسیش ێستا داوا لە وەزیری شارەوانی شەخسی کاک ساسانەکەم بێتە سەرخەت چکە ناکرێت هەموو جارێ شارەوانی بکوێتە ئەخیرەوە گاتە ئەخیرەوە هیچ موچەیەکمان نییە. ئەو برادرش کە قسەیکراوە بۆ هەموو حاڵەتێکی لە ناکاو لە سنوورەکەی خۆمانە ئێمە ئەبێ شارەوانی یەکەم کەس بێتتر بۆ باران بێ بۆ لافاو بێ بۆ هەموو حاڵەتێ بێ ئامادە بێت. بەڵام وەڵا لە موچەیە کۆتانی و ناشمانەوە بۆ پێشەژن بیان نایە پێمان بڕواکەی کرێکارمان لایە من براش خۆم حەلاقە لە بەگرەژۆ بڕواکەی شووە سەری چاکردووە 2000 شاکردنەکەی پێنە بۆ کەسەری بۆ چاکردووە. شتەی مانگەوە بۆ ئێمە موچەمان وەرگرتە ئێستا ئەوە 6 مانگی موچەمان وەرنەگرتووە هاتوین داوای مافی خۆمانەکەین هەر لە پارە نیە لە بانکەکان لە ئەچین هەموو ڕۆژێک ئەوەستینە بەر بانکە هەتاکو سەعات 12 بڕۆنەوە بەلیژ نەکاڵن پارە نییە. بە پێی لیستی دابەشکردنی موچە دەبوو لە 20 ئەم مانگە کۆتایی بە موچەی مانگی ئادار بهێنرێت بەڵام تا ئێستا بەشێک لە موچەخۆران موچەکانیان وەرنەگرتووە لە بەردەم بانکەکانیش گربوونەوەی بێ ئاکام ئەنجام دەدەن خانە نشینانی سلێمانیش هەر ڕۆژە و بەشێکیان موچەیان پێدەدرێت. بەڵێ ڕێگرەکان خۆیانن ڕێگەرەکان خەڵک نییە ڕێگەرەکان خۆیانن کە خۆیان دروستەکەن و ئەیکەنیان خەنە بەربەست بۆ بەردەم خەڵک وەڵی مجرد بەس دەستیکردنە و شانۆگەریەکی خۆیانە کە یکەن بۆی عەسابیان خەڵکە بسووتێن و هیچی تر. وەڵای ئێمە داواکەین چەنەها کرێکاری تایە کە ساحب ماڵ و مناڵە کە ئەوەی موچەکەی نەبێ ناتوانێت سەرفی کاتی شتێکی تریکی نییە داواکەین هەموو مانگی با لە کاتی خۆ معاشکەمان بدرێتێ بە تایبەتی شارەوانی داوا لە وەزارەتی شارەوانی ئەەکەم گەشت گوزار کە موچەی شارەوانی با تۆزی زووتر بدات پێشی بخات بۆ ئەوەی ئەو کرێکارانە سوودمەند بن لە حەقی خۆیان کە سەرفیکەن بۆ ماڵ و مناڵەکان. موچەخۆرانی سنووری پارێزگای سلێمانی لە نێوان ئیدارەی سلێمانی و پارتی بوونەتە قوربانی و ململانەیەکی سیاسی قوڵ لە نێوان ئەم دوو هێزە چڕ بۆتەوە کە کاریگەری لەسەر قوت و ژیانی ئاسایی خەڵکی دروست کردووە هیچ لایەنێکیشان بەرپرسیارەتی شکستەکانیان ناگرنە ئاستۆ. ڕامیا عوسمان کەناڵی پێیان سلێمانی.